دعاي سروري عالما دعاي نجاة آدم يا أرحم الراحمين. هواني موسى عمرانا دعاء يعقوب كنعان نارين هي صابرنا يا أرحم الراحمين. مرهمي اليتيم أنا شفاي زامي بمرانا يا ولا مرحمي دليتي مولاي شفاي زامي بمرانا الله دعاء
يا به شاغي وبخير به نخاس ميل حرشر علي كردستان إيفارا وبخير به حركس تشتي هري خوش الباخوا في إيفارا هاني بيشكش دكجلو ماجي بيامي عزيز إيرو بدنجي هري خوش ترابي بهستي هري بلند وهري قرم دست وهستي تخوش به ساعات خوش به سلاو الريز تشكر كاكا بيام تشكر سلاو الريز بخوا من قسەی دڵی ئەوانەی کە پێویستیان بەخوایە قسەم کرد هري والله تبدأ في قسەی دڵی هەژارم کرد قسەی دڵی ناخۆشم کرد ئەوەی کە پاڕانەوەی هەیە لە دەرگای خوا ئەم شەو شەوێکە کە هەموو کەس ئەبێ بەتایبەت ئەم شەو هەموو کەس لە دەرگای خوا بپاڕێنەوە هەر مشکلێکیان هەیە ئینشاءالله خوا لە بەرخاتری عەزەمەتی ئەو شەوە هەموو مشکلەکان ئینشاءالله برطرف کاتن هەموو ناخۆشیەکان ئینشاءالله سەلامەتی بە ئەوانەی کە هەر مشکلێکیان هەیە مشکلەکانی ئینشاءالله بەرطرف ئینشاءالله آمين هیوادارین خوای گەورە دوعای هەموو لە قبول بکات کە لەم شەوە پیرۆزەدا کە شەوی قەدرە دوعا و نزا دەکەن هەر نیازێکیان هەیە خوای گەورە قبولی بکە ئینشاءالله بەڕاستی ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە خوێندکارن ئەوانەی کە چون کەسێکی ئەزیزیانە لەو کاتە بەس خوا بە فریای کەس دەکەی بەس خواوەندی تەبارەکە وتەعالا و ئەو ئەرحەمە الراحمینی خۆیە بە ئەو کەرەم و فەزل و بەرەکەتی خۆیە بە فریای هەمومان بگەی چ لە بواری دین چ لە بواری ئیمان چ لە باری دنیا هەموو چ سەلامەتی چ خانەوادە هەموو وڵاتەکەمان بۆ هەموو کەس بێگومان دەستخۆشینی گروپی موزیکیەکەم زۆر یەکەم ڕۆژی دەستخۆشینتان دەکەم ینی ئێستا زۆر ماندوو بوون بەڕاستی دەستخۆشینیان دەکەم زۆر سپاس وای ئێوە وتتان ئەم شەوی قەدرە شەوی پیرۆزە ئەم شەوە پیرۆزیەک و تایبەتمەندێکی زۆر تایبەتی هەیە هەڵبەت لەگەڵ ئەوەی کە ڕای جیاواز هەیە و لەگەڵ میوانەکەمان باسی دەکەین بەڵام لە کوردستان شەوی 27 بەڕاستی خەڵک نانخەوی گرنگێکی زۆر تایبەتی دەدا بەوەی کەوا ئەم شەوە بچتە مزگەوتەکان ڕوو لە قاپی خوا بکەوەی ئێوە وتتان دوعا و نزا بکە بۆ خوددا هەڵبەت لە مزگەوتەکان مەراسیمی تایبەت دەکرێت بە زیندوکردنەوەی شەوی قەدر لە شار و شارۆچکە جیاوازەکان پێم وانە مزگەوتێک هەبی لە کوردستان کە بەرنامەی تایبەتی نەبی بۆ زیندوکردنەوەی شەوی قەدر هەر لەبەرەوە ئێمە ئەو شەو پاشیف تایبەت دەکەین بە شەوی قەدر بەڵێ بێگومان هەندێک وێنەمان هەیە دکتۆر کاک پێیان سەفقان کە ڕاستەوخۆ لە نێو مزگەوتەکانی هەولێر هەڵەبجە سلێمانی لە دهۆک و هەڵەبجە و سلێمانی مەڕاستیمەکان لە مزگەوتەکان زۆر بە گەرمی بەڕێوە دەچێت لە هەڵەبجە لە مزگەوتی بەهەشت لە دهۆک لە مزگەوتی جوودی لە سلێمانی لە مزگەوتی بەهەشت لە هەولێریش هەر لە مزگەوتی ڕێگەی بەهەشت ماشەڵڵا وەک دەبینین مەراسیمەکە زۆر گەرم و گوڕا خەڵکێکی زۆر لەوێ ئامادەن وەک لەسەر شاشە دەیبینن کە دیمەنەکانی بەهشتەبێدەیکەوە هەمومان لە بەهشت یەکتر ببینینەوە ئینشاءالله دکتۆر وانە یعنی ڕەکەتێکی قەدرێکی جوانە بەوەی کە ئەم شەو ڕۆماڵی ئێمە لە مزگەوتەکان تۆش لەوێبی من بەڕاستی حەزمە کرد خۆش بڵێ بووم هەرکەس ئیرۆ حتمەن بەڵام خۆت دەزانی هەر یەکەمان ڕۆڵێک دەبینین خەڵکانێک لەوێ نزا دەکەن ئێمەش بۆ خەڵکانێک کەنیان توانیوە بچنە مزگەوت ئەوەی کە دەیبینن دەگوازین دیمەنی هەولێرە مزگەوتی ڕێگەی بەهەشتە لە هەولێر وەک دەیبینن مەڕاستیمی شەوی قەدر و شەونوێش بەڕێوە دەچێت کە خەڵکانێکی زۆری شاری هەولێر ڕویان کردوتە مزگەوتەکان ئەمن ئەو ڕۆژە جمعی لێرە بانگت ئارێ وەڵڵا مەلا فاتح ماوەستا مەلا فاتح لێرە بوو وەڵڵا زۆر گوێ لە مناجاتەکان و دەنگی مزگەوتەکان دەکەین کە گوێ لە مزگەوتی بەهەشت دەگرین ڕێگەی بەهەشت کە ئەم شەو لەوێ مناجات بەڕێوە دەچێت الحمد لله رب العالمين الرحمن الرحيم ولا بالخاطري الصالحاني بيمر رحمي بكات آمين خواهي جان إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا شەرعیدا لە فەرمودەدا هەیە بەوەی کەوا هەر کەسێک شەوی لەیلەتل قەدر بە ئیمانەوە
و تەنیا ئومێدی خێرەکەشی لەخوا بکە ئیتر ئەمە خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆش دەبێت لەبەرەوە سەرنج بدەین هاوکارانم سەرنجی شاشەی ڕوودا و بدەین بزانین لە هەموو مزگەوتەکان نوێژی بە کۆمەڵ بەڕێوە دەچێت بەڕاستی مەرج نییە ئەو کەسانی کە لە مزگەوتن بۆ منە ئەو خانمانەی کە لە ماڵەوە ناتوانم بڕۆم بۆ مزگەوت یاخود ئەو پیاوانەی کە لەسەر جێگەن یاخود مزگەوتیان لێوە نزیک نییە و لە ماڵەوە ئیتاعەتی خۆیانەکەن داوا لە خۆی گەورە ئەکەن کە لە گوناهاکانیان خۆش بێت دوعای خۆیان دەکەن ئینشاءالله ئەوانیش دوعاکانیان جێی خۆی بگرێت بیڵێ بەڵام ئەمە ئەو ڕۆڵە دەبینین بەوەی کەەوە ئەوان ئەگەرتی نەیانتوانیوە بە هەر هۆکارێک بیبستە مزگەوت بەڵام ڕوودا و مزگەوتەکانیان بۆ دەینکە ناو ماڵەکانیان بۆ ناو مۆبایلەکانیان ئەمە ئەوەی کە دەیبینن دیمەنەکانی هەرێک لە مزگەوتانی هەولێر سلێمانی هەڵەبجە و دهۆکە کە بەڕاستی لە شەوی لەیلەتول القەدر کە 27 ڕەمەزان دەکات خەڵکانێکی زۆر بە مەبەستی شەو نوێژ بە مەبەستی لەخوا پاڕانەوە و دوعاکردن سەردانی مزگەوتەکان دەکەن وەک دەبینین قەڵەباڵغێکی زۆری پێوە دیارە لە ڕۆژاوای کوردستانی شەوانی قەدر بەم شێوازە زیندوو دەکرێتەوە خوش شەوا لەیلەتول القەدر کاتێ منداڵ بوون تا مەزن بوون خەڵک شێرانیە دەبن بێژن هەرکێک شتێکی دەبێ و لەسەر اینجا سەفقان وەک دەبینین لە هەولێر منداڵیش لە نێو مزگەوتەکاندان ئەوە هەستێکی زۆر زۆر پرسیارەکە بامی وڵامەکە لە ڕۆژهەڵاتیش پڕە لە ڕۆژ هەڵاتیش بستم بزانم دێمە سەر ڕۆژ هەڵات لە ڕۆژ ئاوا چ ڕۆژێک زیاتر لە باشوور 27 ئەمەژی 27 پێیان عەزیزی وەڵا بەخوا قەسەم کاکە دکتۆر ئێمە ئەو دەشەوی ئاخری هەموو شەوەکانی ڕەمەزان وەلی بەتایبەت ئەو دەشەوەکی ئاخری ڕەمەزان یعنی ماشاءالله ئەو مزگەوتانە پڕ ئەوەندە مردم یعنی استقباڵی لەکەن ئەوەندە لەو دەشەوی ئاخری ڕەمەزانە لە مزگەوتەکانن بنیام 1000 سەڵەوات بۆ دیاری حەزەتی ڕەسوولی یەکەم ساوسەر لەبێ شەر 27 زیاترە وەڵا تر 27 بەقوەترە لێرە تقریبا شەوی لەیلەتول القەدر یعنی 27 لە باشووری کوردستان وێنەکان دەبینین لەسەر شاشەی ڕوودا و ئەمە نوێژی بە کۆمەڵە وەک وتمان بە تایبەتتر شەو نوێژ بە کۆمەڵ دەکرێت و دوو ڕکعات دەکرێت ئەمە مزگەوتی جوودیە لە دهۆک ئێمە هەموو ختمەکانی قورئان نازانم لێرە لە کوردستانی باشوور وایە هەموو ختمە قورئانەکان لە شەوی 27 ڕەمەزانە لە شەوی 27 جاروایە ختمی بە کۆمەڵ دەکرێت پێیان قورئان جوزە دادەنیشن بۆ نمونە 30 کەس یان 60 کەس زۆرتر هەر یەکەی جزئێک دەخوێنی بۆ ئەوەی لەم شەوەدا بە یەک مەراسمێکی مەولودیکی زۆر بەقوەت دەگرن بۆ جەژنەکەی زۆر باش نازانم ئەگەر دەنگەکە نایەتە لای ئێمە بەڵام گرنگە وەرگرانی ڕوودا و دەنگەکە ببیستن هەندێک بۆ ئەوەی ئەوانیش بچنە ناو کەش و هەوای مزگەوت و نوێژەکان بەێ قيامه بالشبه خلاصونه شنی او وقت مهم فکر کردنه سه قدیمه یا شبه شنی وقت مهم تره به خود دعا پیدا کن جلب استغفار پیدا بکن رب العالمین مدح ما کسر کردین او کسر دی وقت دا جلب استغفار کردن جب بشتی تو تهجد در درو کم کنی اجمال دی خلاص من يعني سینه داری که بکر داره که در قارچار وقت گله که ما بخینه باشیده به خود دعا بکن گله استغفارات کن گله دعا بکن گله سکر تسبیحات بکن شکر بختر گله که ما بکنه الله اکبر وەکەوەی ئێمە لە سەرەتای پاشیف ئاماژەمان بۆ کرد ئەم شەوی 27 شەوی لەیلەتول القەدرە ئێمەش پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە شەوی 27 سەرەتای پرۆگرامەکە گرنگە لە ڕووی ئاینیەوە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی گەورەی ئەم شەوەی کردووە قورئان فەرموودا لەبارەی ئەو کارانە چی دەڵێن گرنگترین کارێک چییە کە موسڵمان لە زیندووکردنەوەی ئەم شەوە بیکە ئایا نیشانەی تایبەت هەیە بەم شەوە ئێمە بیناسینەوە و خەڵکانێک وەکەوەی کە بانووتی حەز دەکەن بچنە مزگەوت بەڵام ناتوانن ئایا خێری ئەوەیان بۆ دەنووسرێ کە بەشداریان دکتۆر یاخود کەسانێکە کاریان هەیە بەڕاستی هەر نمونەی زیندوو خۆمان ئێستا لەسەر کارین و ناتوانین بڕێن نێو مزگەوتەکان ئایا خێری ئێمە یاخود ئەو کەسانێک کە ئێستا وەکو ئێمە لەسەر کارن دەنووسرێ بە هەمان شێوە
خەڵکانێک ڕەنگە بی بڵێن ئێمە لە ڕێگای سۆسیال میدیاوە شەوەکە گەورە و پیرۆز ڕدەگرین ئایا ئەمانش هەمان خێریان هەیە بۆ ئەمە بە وەرگرتنی وەڵامیان پرسیارانە میوانداری بەڕێز دکتۆر یاسین بەحرکەیی پسپۆری زانستە ئیسلامیەکانمان کردووە لە ستۆدیۆ میوانمە بەخێر بێی دکتۆر زۆر سپاسانە زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم بەڕێزی دکتۆر یاسین بۆچی ئەم شەوە ناوی لێنراوە شەوی پیرۆز شەوی قەدر بلى الحمد لله وكفى والصلاة والسلام على النبي المصطفى وعلى آله وصحبه أهل الفضل والوفا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار سرتا لمشو مباركة ولمشو بيروزدا دەست خۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم کەەوە هەوڵتان داوە لەسەر کەناڵێکی زۆر پرۆفشینال بتوانن ئەم شەوە زیندوو بکەنەوە بە باسکردنی کۆمەڵێک بابەتی ئاینی و هەروەها کۆمەڵێک سرودبێژی بەتوانای شارەکەمان و شارە کوردستانی برین کوردستانی گەورەتان هێناوە ئینشاءالله ئەوەش جێگای دەستخۆشی لە بۆ هەموو لایەکتان شەوی لەیلەتول القەدر بریتیە لەو شەوەی کە خوای گەورە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەورەی داناوە بە گەورەی داناوە لە بۆ ئوممەتێکی زۆر گەورە چونکە شەوی قەدر هەر خودی خۆی ناوی خۆی لە خۆیەتی قەدر کۆم زانیان باسییانەوە کردووە لەبەر چ ناوی لێنراوە قەدر لەبەرەوەی لعظەمی قەدریه لەبەرەوەی شەوێکی زۆر گەورەیە لأنها أرسلت إلى أمة قدر لە بۆ ئوممەتێک ناردراوە کە ئەو ئوممەتە بەڕاستی ئوممەتێکی زۆر زۆر بەڕێزە و بەپێزە و بەهێزە جا شەوی لەیلەتول القەدر هەر وەکو ئەگەر شیکردنەوەیکی قەدر بکەین کۆمەڵێک مانای هەیە عولەمایان باسییان لێوە کردووە و زانیان باسییان لێوە کردووە قەدر بەمانە تەضەیوق دێتن واتە پڕبوون لەبەرەوەی لەو شەوەدا خوای گەورە مەلائیکەتان هێندەدا دەبەزێنیتن لە بۆ سەر عەرز کە تەنەزەل المەلائیکەة والروح فیها لەو کاتەدا هەم مەلائیکەتەکان گشت مەلائیکەتەکان هەروەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی لێوە دەکاتن دەفەرمێتن ئەو شەوە مەلائیکەتی خوا هێندەدا دەبەزیتن هەم بە قەدەرای دار و بەردی سەرڕۆی عەرز مەلائیکەت دێتە خوارێ دادەبەزن بۆ ئەوەی سەلامون هەتاوەکو سەلام بکەن و سەلامەت و سلم و هێمنی و هەیوری دا ببەزێنین بۆ سەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەر ئومەتی قەدر جا مانایەکی کەشی هەیە ئەو کەسێکەوە چون برین لەیلەتول القەدر لەیلەت شەوێکە پڕە لە بەرەکات و پڕە لە ڕێز و پڕە لە میهرەبانی خوای گەورە کە دەڕژێنیتن بەسەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئەگەر لێکدانەوەیەک بکەین لە بۆ عمری ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا دەکەینێ هەروەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەعمار ئومەتی بەینە 60 إلى 70 وقل من يجوز ذلك دەفەرمێتن عمری ئومەتی من تەمەنی ئومەتی من لە نێوان 6 ساڵ لە بۆ 70 ساڵە کەمیان وایە لە 70 ساڵی بەرەو سەرەوە بڕۆن جا لەو 6 ساڵە کە ئینسان دەژیتن 30 ساڵی لە خەوە و 15 ساڵی منداڵە کە هەستی بە هیچ ناکە 10 ساڵی ئەخیری نەخۆشە و پەککەوتەیە و ژان و ژوون و ئەزیەت و ئازار و ناڕەحەتی هەیە ئەگەر بتوانیتن ژیانێکی خۆش بکاتن لەم دنیادا تەنها 5 ساڵێکە بە ئیستراحەت ئەگەر ژیانێکی خۆشیە بێت ئەو 5 ساڵەیە تێدا دەژیتن زیاتر نییە بۆیە سەحابەکان زۆر خەمیان کەوتە بەر لە هاتنە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمیان یا ڕەسوڵ الله ئومەتەکانی پێشتر کە عمرێکی زۆر دوور و درێژیان هەبوو ئیوا هەبووە 300 ساڵ ژیاوە ئیوا بۆ 400 ساڵ ژیاوە ئیوا هەبوو 1000 ساڵ ژیاوە بەڵام ئێمە عمرمان کورتە ناتوانین ئەوەندە عیبادەتە بکەین کە خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین بۆیە پێغەمبەریشمان عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورەش شەوێکی دیاری کرد لە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر تەنها لەم شەوەدا خوای گەورە برین لەم شەوەدا عیبادەتێکی پاک و بێگردی پەروەردیگار بکەن دڵنیایان دەکەینەوە کەوە خێر و بێری 83 ساڵ و 4 مانگیان دەگاتێ بە یەک شەو خێری 83 ساڵ و 4 مانگیان دەگاتێ اینجا حسابی خۆت بکە ئەگەر تۆ تەنها 30 ساڵ هەتە 40 ساڵ تەکالیفت لەسەر بیتن حکمی شەرعی لەسەر بیتن ئەو 30 ساڵە هەر 30 ساڵێک دابەشی 83 ساڵ بکە تقریبا زیاتر لە 2000 ساڵ دەتوانی ئەتو لەناو عیبادەتی پەروەردیگار بی حکمەتەکەش لەوەدایە خوای گەورە دەیەوێت بەندەکانی بەرەو بەهەشت ببا نایەوێ بەرەو جەهەنەمیان بباتن کوردەواری خۆمان دەڵێ خوای گەورە لە هەنجەتە لە بۆ ئەوەی لە عەبدی خۆی خۆش بی بەڵام لە هەنجەت نییە لەوەی کەوە عەزابی بداتن و بیسووتێنی باشە دکتۆر ئەگەر کەسێک لە تەواوی ژیانیدا تەنها لە شەوی قەدرە نوێژ و پاڕانەوە و ئیتاعەت بکات خێری 83 ساڵەکەی دەگاتێ؟
ئێمە دەبی تەماشای ئەو بابەتە بکەین لە ڕووگەیەکەوە ئەو کەسێکەوە عیبادەتی خوا دەکات تەنها لەو شەوە وا دەزانێت تەنها ئەو شەوە خوای گەورە هەیە ئەگەر ئەوەی وا بزانیتن بەڕاستی ئەوە داخلی قاڵبێکی زۆر خەتەریات دەبیتن ئایا لە شەوەکانی تر خوای گەورە نییە عیبادەتی خوای گەورە نییە ئایا ئەو دینە نییە ئەگەر هەیە بەڵام بەکەم و کورتی بەڵام بەکەم و کورتی هەبیتن ئەوە کێشەیەکمان لەو بابەتە نییە بەڵام ئەگەر بەکەم و کورتی نەبوو عیبادەتی خوای دەکرد لە غێری ڕەمەزان و لە شەوی لەیلەت القەدر بەدڵنیایی و ئەو خێرەی پێدەگاتن بەڵام ئەگەر کەسەکە لە شەوەکانی تر یا هەر نوێژ نەکەرە هەر نوێژ ناکە هەر بە ڕۆژوو نابی وەڵام شەوی لەیلەت القەدر هەردەستمەوە و ئەو خێرەم دەگاتێ من قەناعەتم وایە ڕاستە خوای گەورە دەفەرمی خێرەکەی پێدەگات بەڵام ئەساس ئەوەیە دەبێت بناغەیەکی هەبیتن ئینجا ئەو خێری لە بۆ دەنووسرێت دکتۆر جارڕ بچووک بوون یعنی هەر کەس دمینە لێت القەدر شیار دمینە هەنێک ژێ نەر 5 دقات 10 دقات خەور درن شێخن دەبێژن دەبێت خەور چوو خێر ناگێتە بەلکی دوێ وەختێ دێ قورعاندا کەتبێ هەنێک دەبێژن دەبێنا تشیارما پشتی وێ يعني كتخوت رابو خير دقيتا تشاوي نخير قربان بالنسبة شو كإنسان عبادة دكاتن إما لشو دا شو نيجمان هي لشو دا قرآن خويندن مان هي لشو دا ذكر مان هي دعاء كردن مان هي بلام أو كسي كوا لشو نيج دا دو شو جور الشو نيج مان هي شو نيجك مان هي صلاة التهجد بيدا قلت لها كل لا جنابي دكتور معلومة ولا لا برزنا معلومة صلاة التهجد واتا كم يقدخويتن لباشا هل دستوا شو نيج دكاتن أو كاتك كاتو عبادتك دكي لباشا كم يقدخوي استراحتك ديت بدني خوت لا شي خوت لبري وإن لنفسك عليك حقا أتناكريتن هم مش يعني خذ لنا عبادة سرب بكي أو شو هر هموي دبي من بأجابم أجر 5 دقائق 10 دقائق نيف ساعاتك تو خوش ليك بدل نيايو أو خوش لابد بعبادة دنسريتنو كأنه لهرلا زين كنوي ليلة القدر داي. باش أو كساني بورا دكتور أو كساني كلا سركارن. بالي. أوان شخيري. بالنسبة أو كساني كلا سركارن بدل نيايو أو كسي كاري شي باكو بيجردو ريكو بيجدك كار كردن عبادته. عبادتي پروردگارا لبروي الكسب الحلال احب الكسب الى الله فرموديتش پیغمبر عليه الصلاه والسلام كذا فرمي خوشويسترين كسابت للاي خوا او كسابتي كانسان بدستي خوي ديكا او برانمان كوا كسابت دكن لشويني خويان بل دتوان كاتي كسابتك دكن اخلاصيتي تدابي ونيتي خوان باك بكن وخوايا من او كسابته دكن بو اوي مالو من دالم بيبجينم لبروي وما تجعله في فم زوجتك صدقه اويك لنا ودمي خزاني خوشتي دني بصدقه لبود حسابه كاتك تو عبادتك دك برين كسابتك دك لو كسابته دا بريكو بيشي بإخلاصوا ببختي خيانتي تداناكي غشي تداناكي لو حالته دا او كسابتك لبود بعباده حسابه دتواني لكاتي كسابتك دا دتواني ذكرك بكاتن دتواني صلوات اللي بدات لسر پیغمبر عليه الصلاه والسلام دتواني يادي چي پروردگار بكاته وكواته اوج لنا او عبادته دايا هم كسابتك دك هم زيارته وهم تجارته بلا اگر خويك لاي بكاته او دشوا لبو خوا باشترا لوي كبتي خوي مشغول بك بشتيچكا او باشترا اگر بشكاتن و ناچاره و كسابت دكا و لسر ايشي خويتي و ناتواني قپات بكا و بجيوي جياني لسريتي بدل نيايه وكسابتي حلال لبوي بعبادة حسابه. قربان قال جناب برز دكتور نشانك هي يعني كشوي بسحفتم شوي قتله شو نشانك كمان هي؟ إما عندك نشانة لا فتوك أي كان باس كراوة لو أنا كعندك نشانة من هي لخودي الشوكة بدردكوي وعندك نشانة من هي كشوكة طواو دبيتم بردردكوي. أوي كلخودي الشوكة بدردكوي أوي إنسانك الضلي زور خوشة. طمأنينيك وراحتك الضلي زوري هي ماشي مرتاحة. جاو لنا مشي دانية لجستي دانية هو هذا كاتن أم شوكة شبيشي لرادة بدل درفين لبو أو إنسانة أو يكلا نشاناني كوا برين علماء وزنان بس يعني وكردوا دوامين عند فرمي أو كسا خوي تواو يقلاي دكاتو لبو عبادتي شي بختو بيجر لبو خوي جورة دكاتن خوي مشغولناك بشتي لا وشي أولا أوانا نشانه كان هندي كان نشانه هنا ودلن أسمان سامال بيتنو شوك النسار دو نجرمو ودنجي سكنايتنو زياتريني برين حيوانات وأوانا زياتري كروماتن لبرباني كروش هالديتن أو روش كتعاد ببرين أو دواترا أوي برين لو شو ده أو حالتنا درز ده بهر چند دلين ضعيف أو قولا بلا من وكو هنا نوك قصة كرا من هنا مولو بابتها
بەڵام ئەوەی کە لە دوای شەوی لەیلەتول قەدر ڕوودەدا ئەوەیە کە کاتێک خۆر هەردێتن تیشکی خۆر زۆر کزە و ئاسمان برین ئاسمانێکی ساف و بێگەردە دنیایەکی هێور و لەسرە خۆیە هەست دەکەیتەوە ئەم شەوە مەلائیکەتی خوا هەمووی باڵی خۆی بەسەر داڕشتووە بەسەر ئەم خاکەیکەوە مسلمانان عیبادەتیان تێدا کردووە. باشە دکتۆر یاسین لە ئیسلامدا لە دەقەکانیشدا پێغەمبەر دووری خوای لەسەر بێ تحدیدی نەکردووە کە کام شەوە بەڵکو فەرموویەتی کە لە دەشەوی کۆتایی ڕەمەزان ئێوە بە دوای قەدەردا بگەڕن. لە کوردستان شەوی 27 زیاتر ورد و درشتی خەڵک ئەوەی بتوانێ ئەم شەوە زیندوو دەکاتەوە. بۆچی لە کوردستان شەوی 27 پێشەچی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە حەدیثێکە دەفەرمێ من شەوی قەدرم پێنیشاندرا بەڵام فەنوسیتەها واتە لە بیرم چۆوە لە بیرمیان بردەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەی هەتاوەکو ئەو شەوە خەڵک هەر بەچەنها لەو شەوە عیبادەتی خوا نەکەن بەڵکو دەفەرمێ فەتەحەڕوها فی العەشر الأواخر ئێوە داوای لەیلەتول قەدر بکەن لێ بکۆڵنەوە هەوڵ بدەن ئەسپی خۆتان تێدا تاو بدەن لەو دەشەوە ئەو دەشەوە بە هەلێکی باش بزانن. بۆیە شتێکی لێکدانەوەیەکی عەقلانی هەیە لە دەربارەی لەیلەتول قەدر ئایا بۆچی 27 دانراوە بە تایبەتی لە کوردستان زیاتر ئەوە پێشبینیە ئەگەر نا 21 23 25 27 29 ئەلەو پێنج شەوەدا لەیلەتول قەدر هەیە. ئەگەر تەماشایەک و لێکدانەوەیکی لە بۆ بکەین سوورەتی قەدر 114 ئایەتە بە جێرەی 114 سوورەتی قورئانی ئەوە یەک. دووەمینیان لەیلەتول قەدر نۆ پیتە سێ جار لەیلەتول قەدر لە سوورەتی قەدردا هاتووە سێ جاران نۆ دەکا 27. سێیەم لێکدانەوەشمان ئەوەیە لا ئینا ئەنزەلناه فی لەیلەتل قەدر حتاوەکو دەگاتە هیە 27 پیتە 27 کەلیمەیە وشەیە کە دەفەرمێ هیە ضەمیرێکە ڕاجع بۆ لای چێ؟ بۆ لای لەیلەتول قەدر کەواتە کە خوای گەورە دەفەرمێ هیە واتە شەوی لەیلەتول قەدر کە دەکا 27مین وشە علەمایان دەفەرمون لەبەر هەندێ زیاترینی فەتەحەڕوها فی 27 لەو 27 دیاری. بەڵێ دکتۆر یاسین زۆربەی کوردستان لەسەر مەزهەبی ئیمامی شافعیە لە کاتێکدا ئیمامی شافعی ڕزای خوای لەسەر بێ بۆ خۆی دەڵێ 21 یان 23 بۆچی لەما کوردستان پێچەوانەی ئەو مەزهەبەی پەیڕەوی دەکا زیاتر لە 27 بە دوایدا دەگەڕێ؟ ئێمە دەتوانین بڵین ئەوەی کە گوتیتی 21 یان 23 یان 25 یان 27 هەمووی ئیجتیهاداتە. مجتهیدیش ئەگەر ڕاست بکە دوو خێری دەگاتێ ئەگەر هەڵە بکاتن خێرێکی دەگاتێ ئەو هیچ گومانمان نییە. بۆیە ئیمامی شافعی کە ئیجتیهادی کردووە ئیجتیهادەکەی ئەگەر لەسەر نەس بیتن لێی وەردەگیرێتن بەڵام ئەمە دەتوانین بڵین ئەو ئیجتیهادە لەگەڵ فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر یەک ناگرتەوە لەبەر چ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەفەرمێن لە هەر دەشەوان عیبادەتی خوا بکەن لەیلەتول قەدر لە هەر دەشەواندایە. منیش ناتوانم عالیمێک کەش ناتوانی تەحدیدی شەوی لەیلەتول قەدر بکە لەبەرەوەی شەوێکە بزر کراوە دیار نەکراوە خوای گەورە بزری کردووە فی سەبیلی ئەوەی کە هەموو خەڵک تێدا بەشدار بن. من لێکدانەوەیەکی کەم هەیە لە بۆ لەیلەتول قەدر. ئەگەر ئێستا کە ئێمە دەشەوی ڕەمەزان ئێمە و ئەو سەری دنیا غەرب بە هەمان شێوە ڕەمەزانە و دەشەوی ئەخیریشە ئێستا کە لە لای ئێمە 27 بەڵام لە لای ئەوان 28 دەی ئەگەر ئێمە برین و ئێمە بەستەنها لە 23 یان لە 25 یان لە 27 ئەدی لە بۆوان حکم لە بۆوان چییە؟ ئەوانیش لە 27 خۆیان لە 27 خۆیان بە هەمان شێوە بەڵام 27 وان 28 ئێمەیە 28 ئێمە 29 ئەوانە كواتا بيغمبرمان عليه الصلاة والسلام قد أصاب في هذا بأنه لم يحدد يوم ليلة القدر. بيغمبر عليه الصلاة والسلام بهيش شويك كشوي ليلة القدر دياري نكردوا براستي جوانترين باشترين اجتهاد بوا چونك هتاوكو أمتك لو دشوي بكامل چونك أمتي بيغمبر صلى الله عليه وسلم بس تايبدنية بكردستان بس تايبدنية بعراق بلكو هم الدنيا استاكا دەتوانین ئەوانەی کە برین مسلمانن ئومەتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دەشەوە زیندوو بکەنەوە خێرەکەیان پێدەگات ئینشاءالله. آمین یا ربی. سەیدایم ئەو چ گونەهن جۆرەیە گونەها هەنژی یەکەی مەسەڵەن تعدیل خەلکێ دەکەی یەکەی لمێژا خۆناک یەکەی یعنی
چه ام بين انواع جنها هي خودي عفو دك شبا قدريد يعني كار عفو هناك جهن عفو نابن او عفو نابن شنو ايغا عفو بله لو بابتدا پیغمبر من عليه الصلاه والسلام باسي ليو دكاتن كليله القدر شوي قدر اگر يكك من قام ليله القدر ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هل يكك كواشوي ليله القدر زيندو بكاتوا باوەڕێکی تەواوی پێ هەبی ئیخلاسە مخلیسن لە بۆ خوابی حیسابی ئەوە بکە کە خوای گەورە لێی خۆشە بیتن واتە تەوبەیەکی نەسوح لەسەر هەموو گوناحەکانی بکە خوای گەورە لێی خۆشە بی تەنها لە شرک خۆش نابی یەکی ماڵی خەڵکێ خوار بێ یەکێک ئەوجا ئەمە لێرەدا بابەتێککە هەیە ئێمە کە ئینسانێک تاوانبار ئەبیتن دوو جۆرە تاوانباریمان هەیە تاوانبار یەکمان هەیە حەق و مافی خوایە تاوانباریەکمان هەیە حەق و مافی بەندەیە خوای گەورە لە حەق و مافی خۆی خۆشە بی بەڵام لە حەق و مافی بەندەکەی خۆش نابی حتى بەندەکە لێ خۆش نەبی کەواتە ئەوانەی کە شەوی لەیلەتول القەدر زیندوو ئەکەنەوە ئەگەر قەردارن دەبی قەردەکەیان بدەنەوە ینی قەردارەکان بادڵیان بۆ خۆشی بڵێ لەیلەتول القەدرم گرت و ساف بووم بەدڵنیاییەوە لەبەرەوەی ئەو کەسێک کە دەمری کاک دکتۆر ئەوەی کە دەمریتن خوای گەورە حەشر و حیساب ئەگەر بەهەشتیش بی ڕای دەگری حتا وەکو قەردەکەی لە بۆ دەدرێتەوە حتى وكو حق ما في خلشي لسربي الحديث بينيوما بيغمر عليه الصلاة والسلام باز لودك كسك دتيت جهاد دكا شر دكا لبيناوي خوادا بلام لو كاتدا الشهيد دبي كشهيد دبي خواي جورا الشهيد ببي حشر حساب دست بهشت بلام تونك حق ما في خلشي لسر خواي جورا لا أعراف الراي دقريتن ولا شويني كان نايبات بهشت حتى وكو بندكان قردني أزادكان جابويا من توجيه قصي خوم لبو أو برزانة دكم ئەگەر دەتەوێت خوای گەورە لەم شەوە لێت خۆش بیتن حەق و مافی خەڵک لەسەر خۆت مێلە بەتایبەت لە بۆ ئەو بەڕێزانەی لەگەڵ باوچیان لەگەڵ دایکیان لەگەڵ خوشتیان لەگەر برایان لەگەر دەور و پشتی خۆیان ئێستاکە ئاشنینە و قسەیان لەگەڵ ناکەن چونکە عمل و کار و کردەوەی ئینسان بەرز ئەبێتەوە بۆ لای خوا دەژنووسرێتن بەڵام تەواوەک لە بۆی حیساب ناکری حتا وەکو حەق و مافی دەور و پشتەکەی خۆی نەدا و گەردەنی خۆی بە ئەوانەی کە حەق و مافیان لەسەر هەیە خۆیان پێ ئازار نەکات باشە دکتۆر ئەوانەی کە بە ئۆنلاین ئێستا زانین دنیای سوشال میدیا ئەوانەی لە تەلەڤیزۆنەوە یاخود لە ئینتەرنێتەوە یاخود لە سوشال میدیاوە ڕاستەوخۆ بە ئۆنلاین بەشداری شەوی قەدرەکەن ئەوانیش هەمان خێریان دەگات دادەجان بەنسبەت ئۆنلاین و بەنسبەت برین بەکارهێنانی سوشال میدیا لە بابەتی لەیلەتول القەدر ئۆنلاین یان بڵێن سوشال میدیا چەکێکی دووسەرەیە گشتیان لە مۆبایل و لە ئینتەرنێت و لە هەموو ئەو شتانی کە لە بەردەستمانە لە تەلەڤیزیۆن و لە رادیۆ ئەگەر بە باشە بەکاری بینی بە دڵنیاییەوە لە بۆت بە عیبادەت دەنووسری ئێستا ئێمە ئەو لەو ئێزگە بەڕێزە دانیشتوینە ئێمە کە قسەیەکی خێر دەکەین و سرودێکی ئاینی ڕێک دەگوترێتەوە حتمما ئەوانەی کە بەشدارن لەو مەراسیمەدا هەموو خێریان لە بۆ دەنووسری بەڵام نیەتی خۆیان دەپاکەن و لە بۆ خوابی ئەوە یەک دووەمینیان ئەگەر بەکارهات لە بۆ شتێکی خراپ بە دڵنیاییەوە گوناحیان لە بۆ دەنووسێتن ئەو کەسێکەوە سوشال میدیا بەکاردێنیتن مەسەلەن کە ئێستا کە شەوی 27 مانجی ڕەمەزانە دە شەوی ئەخیرە لە سوشال میدیادا لە فەیسبووکە لە ئینستاگرامە لە تویتەرە لە سناپە لە هەر بابەتێکە لەو بابەتانە برین پۆستێکی باش دەکاتن دڵنیا بە هەتا خێری لە بۆ دەنووسێت بێگومان و ئەگەر کەسێک کە ئەو سوشال میدیا بەکاردێنی و پۆستی خراپ دەکاتن بە دڵنیایە فعەلەیها ویزروها و ویزر من عەمیلە بها هەرێکە کە دەشی خوێنیتەوە لەو پۆستە خراپە کە گوناحێکی نووسیوە یان بشتێکی نامەعقولی نووسیوە یان هاندانی خەڵکی کردووە لە بۆ بەدڕەوشتی لە بۆ شتێکی کە نەخوازرا و دژی دین و دنیابی ئەوە هەتای گوناحی لەسەر دەنووسرێت ئەدی ئەوە مامۆستا ببوورە پێم ئەوەی کە ئێستا لە ماڵەوە بۆ نمونە کە دەبینی ئێمە لەسەر شاشەی ڕوودا و نوێژی بە کۆمەڵ دەکرێت خەڵکێک لە ماڵێ بڵێ من لەگەڵ ئەو تەلەڤیزیۆنە نوێژ دەکەم نوێژی بە کۆمەڵم بۆ حساب دەکرێت لە ڕووی شەرعیەوە لە ڕووی شەرعیەوە نەخێر لە بۆی حساب ناکرێت بەڵام خێری نوێژەکەی لە بۆ دەنووسێت ئەوەی ناخۆشە دکتۆر ئەوەی ناخۆش ناتوانێت بڕا بە دکتۆر ناتوانانی بڕواتن دەتوانانی ئافرەتێکە لەگەڵ کچەکانی لە ماڵی پێشنوێژیان لە بۆ بکاتن و ئەو جەماعەتێک لەوێ دروست بکەن بەرماڵێک دادەنێتن دوو بەرماڵ دادەنێتن بەخۆی بابە پێشکەویتن نیەتی ئیمامەتی لێبینی کچەکانی کوڕەکانی با لە پشتەوە یان باوکەکە لە ماڵێ پێشنوێژیان لە بۆ بکاتن خێری 25 نوێژی لە بۆ دەنووسێت چونکە ئەو کەسێکەوە لە مزگەوت نوێژ دەکاتن و جەماعەت دەکات خێری 27 نوێژی لە بۆ دەنووسێت عولەمان دوو فەرمودە هەیە یەکێکیان 27 یەکێکیان 25
علەمایان دەفەرمونون ئەوەی لە مزگەوتە خێری 27 نوێژی لە بۆ دەنووسرێ ئەوەی لە ماڵێ بە جەماعەت دەکاتن خێری 25 نوێژی لە بۆ دەنووسرێ کەواتە ئەگەر ناتوانانی بچیە مزگەوت دەتوانی لە ماڵی خۆت لە شوێنی ئیشی خۆت لە شوێنی لە ئێزگەی خۆت دەتوانی جەماعەتێک بکەیت خێری جەماعەتەکە لە بۆ دەنووسرێتن حساب بکە ئەوە مسەڵەیە کە لە بۆ دانراوە و نوێژەکەی بکەیت بەڵام ئەسڵ وایە بچێتە مزگەوت ئەگەر نەیتوانی بچێتە مزگەوت ئەو وەختە دەتوانی لە ماڵێ جەماعەتی خۆی بکە ئەگەر هەر نەیتوانی جەماعەتیش بکە با نوێژ بکە ئەگەر نەیتوانی نوێژیش بکە با قورئان بخوێنی ئەگەر نەیتوانی قورئان بخوێنی با دوعا بکە خۆ دەتوانی دوعا بکە جنابی دکتۆر شەوی قەدر ینی با تا سەعاتی چەند دانیشن ینی تقریبا ینی کاتەکەی لەکەی چەند بەخەبەر بەڵێ کاتەکە ئێمە لەیلەت القەدر دوو شەیە لەیلەت القەدر بەڵێ لەیلەت لە ڕۆژ ئاوابوون هەتاوکو ڕۆژ هەڵات ئەوە لەیلەتە واتە لە بانجی مەغریب لە بۆ بانجی بەیانی ئەوە لەیلەکەیە قەدرەکە لەو شەوەدا لەو نێوەندەدایە اینجا چەندی دەتوانی دابنیشی بەقەدەر تااقەتی خۆت هندی کەسانیژن لە دوای نوێژی بەیانش با دانیشین بەخۆی دانیشتن لە دوای نوێژی بەیانی سنەتێکی مؤکدەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە خێرێکی کە جگە لە لەیلەتول القەدری پێدەگات سيداي مش خوا يك انا كلي بر يعني مثلا انا يك بين سرخوا بله يكون ولاتي تتشرديه ام بيجن غريبه تهنه خلكي تشونو دركتن درب نخوشي تهي بله من دالي تزارو كن يك نخوشي كلوي يك دبي كازي چش خدي بخازم بيشه بهاني وچ دعي قبول بك از بيجم چي يا ربي جا باش انسان شلو بقول لا حر دعي بك دلي خدي قبول دك بله قربان بالنسبه دعاء مفتوحه كراويه بله تو هر دعايك دتوي بيكي باشترين دعاء اويا اللهم انك عفو كريم تحب العفو فاعف عنا او باشترين دعايك لبيغمبر صلى الله عليه وسلم هاتوا دعايك كشاتوا كواز زور بيستا همو مرة مكان ديتجي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار هم مرام مقصد الدنيا ديتن حاصل دبيتن وهم مرام ومقصد قيامت الشد حاصل دبيتو داواي رحمة بزيو حسنات باشكاني قيامت لخواي قوردك كواتا لم شودا دعاء كردن زور بيويستا زور مأثورة وزورش خيري بيدقاتن لا زور بي علماء حتى بيغمبرج عليه الصلاة والسلام شوي ليلة القدر زياتريني بنويش كردن دواتر بدعاء كردن لقر كرديتي لبو مسلمانان ولبو خوي باشترين دعاج او دعاية كتو دعاء لبو مسلمانك بكيك او اقايلينيا جنابي برز دكتور جنابي فرميتي حضرت الرسول اكرم صلى الله عليه وسلم فرمي كالشوي قدر يعني نشان داوه يك جار نشان داوه يعني چند جار نشان نخير يك جار نشان داوه بلام لباشان لبيري بيغمبر بردرايوه في سبيل اوي كوا امس والتحديد نكريتن بلكم مسلمانان هرد شوي اخيري عبادتي خواي جوره بكن هوكاريش كشي بيغمبر من عليه الصلاه والسلام لدرباري رمضان دا فرمي شهر اوله الرحمه واوسطه مغفره واخره عتق من النار مانجكا بدايتكي الرحمة ناوندكي مغفرته ولي خوشبونا وكوتايكشي ازادبونا لاجر جهنم شوك لو شواني رمضان ده حديثي بيغمر عليه الصلاه والسلام ده فرمي هر شوي خوي جوره ببي حشر حساب بنده وعبد كان خوي ازاد دكاتن لجهنم بلام كسانك ازاد نبي او كسانك وحق ما في خلشي لسلا جا من ليردا حزكم يكشتي تريج بلين براستي اما لهندك حالات اما دتين لمزقود دادا نشين عبادات دكين دنوزين ودبارين وبلام اصل لعبادات اوي تو يكم جار مالو من دالت لخود رازيكا اتو مالت من دالت خزانت دورو بشتت دايكت باوكت لينا رازيه دتي لمزقود دادا نشي وداواي رحمتي خوادكي تاوكم براني عزيزم خوشكاني بريزم والله يكم زار دبي انسان صلح لقر خوي بكاتن دواتر صلح لقر دايو بابا ولقر براو خشكه كانت بكا ولا دورو بشتت بكا انت برو عبادتي خوا بكا قورترين عبادات او عبادتي كتب بتواني ضلي مالو من دالي خود خوش بكي او برا برزاني كناتوان بسنا مزقود يا او مام حاجاني كوخين دواريان نيه تواو تيربون لدعاء كردن تيربون لبارانا ولا نزا كردن لقد حاجي داني شو دو صعبتي لقربك دو قصي خوشي لقربك دو دمتقي لقد حاجي بك ودلي خوش بك اوش قورترين عبادته لبروي انسان كمالو من دالي خوي دلي خوش كردن بدل نيايو اخواي قورش دلي خوش كاتنو وبر شوي ليله القدر دخي ان شاء الله باشا دكتور سبارت بتشارنوسي صالك كدلين بله چارەنووس لە شەوی قەبردا چارەنووس دەنووسرێتەوە جارێکی دیکە
ئایا وایە ئەمە ڕاستە سەر لەنوێ چارەنووس و بەنسبەت چارەنووس دادەگیان چارەنووس کاتێک کە ئینسان لە زجی داچێتی کە چار مانگە لە زجی داچێتی چارەنووسی نووسراوە بێگومان لە باشە لە خراپە لە ڕزق و ڕۆزی کەی دەمریتن چی دەکە هەموو شتێکی نووسراوە بەڵام لەم شەوەدا علەمایان باز لەوە دەکەن و فەرمودەشەیە کە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن خوای گەورە ئەوامیری ئەو ساڵە لە بوون و لە چی دەبی و لە چی نابی دەیداتە دەستی مەلائیکەتەکان و ئاگاداریان دەکاتەوە کە فلانە عەبدی من ئەو شتەی بەسەر دێ فلانە عەبدی من خێرێکی گەورەی لە بۆ دێ فلانە عەبدی من ئەو شتانە هەموو قەزاوەتەکان مەلائیکەتە نزیکەکانی خوای گەورە ئاگادار دەبن لەو بابەتە دکتۆر دەکرێت بە دوعا چارەنووس بگۆڕدرێ جاری وایە بەڵێ دوعای دایک و باوک چارەنووس دەگۆڕیت بەسی دایک و باوک دایک و باوک چارەنووس دەگۆڕی چارەنووسەکە چییە خوای گەورە بەرەکەتی خۆی دەختە ناوێ فەرمودێکی پێغمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن من أحب أن ينسأ له في رزقه ويطول له في عمره فليصل رحمه دەفەرمێتن هەر یەکێک حەز دەکاتن کە عمری درێژ بیتن و هەروەها ڕزقی فراوان بیتن باسی لێ ڕەحم جێبەجێ بکاتن علەمایان دەفەرمون چونکە عمر و ڕزق و هەموو شتێک تەحدید کراوە بەڵام خوای گەورە چۆن عمرەکەی درێژەکاتن بەرەکەتی خۆی دەخاتە ناوی باشە دکتۆر یاسین بە کورتی ئێمەوەمان زانیان زۆر زار باز دەکرێت بۆی کە ئەم بابەتانە لە شەوی بەراتە شەوی پازدەی شەعبان لە کاتێک دەخوا دەفەرمی فیها یفرق كل أمر حەکیم ئەمە لەیلەة القەدرە یان شەو بەراتە بەڵێ زۆربەی علەمایان ڕەیان لەسەر ئەوەیە شەوی لەیلەة القەدرە شەوی لەیلەة القەدرە فيها يفرق كل أمر حكيم كأو أمر حكيم بلين أوي مستقبلي إنسان كان لو شودا دياري زۆر بە کورتی چێ مەحروم دەبی لە شەوی قەدر أو كس محروم دبيتن كوا بخوي خوي محروم بك أجنا خوي جورا كز محروم ناك بيغمبر صلى الله عليه وسلم دفرميتن همو أمتي من دسنا بهشت إلا من أبى الله أكبر همو دسنا بهشت إلا وكسيك بخوي نيوي دفرميتن ومن يأبى يا رسول الله فقال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى هل يكك إطاعي من بكاتن دسيت بهشت بلام هل يكك كوا دجاتي من بكاتن خوي بخوي منع كرديو نايوي بتسيت بهشت بويا أو كسيكوا حق ما في خلطي لسر لو شو محرومة بيتن أو كسيكوا إيماني بوشوانية لو شو محرومة بيتن أو كسب بز واتي دقا خواي جورا بز لو شو هي بز عبادتي خوا دكار تنها لو شو أول اللي محروم دبيتن براستي دبرو إلا الروجا كان يتدستي خوينا باريزيتن بس تنها لوي فرموديش إمامي أبو بكر ديتو بيشمان ككاتك بيغمر عليه الصلاة والسلام وفاتي كرد هندق للصحابة كان هالقرانو هندق لكاس كان هالقرانو فرموي من كان برين قسيل أبو كردنو خلقك مشوش بون فرموي من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت هريك كوا محمدي دبرست أو محمد وفاتي كرد بلام هريك كخوا دبرستيتن خواي دورة بردوامة وقد قد نامريتن إيه مش دلين هريك كخوا دبرستي بس تنها لقدر يعني بس تنها لمانجو رمضان والله مانجو رمضان ديو دروك وتاي بيديتن بلام أويك أبدي دمينيتوا تنها خواي پروردگار زۆر سپاس دکتۆر یاسین بريزم ئەم پاشیڤە لە شەوی قەدر لەگەڵ ئێمە بووی بۆ ئومێدەی کەوا خوای گەورە خێری قەدر بە هەمومان ببەخشی زۆر سپاس بۆ جنابتان ئەوەی دەیبینین لەسەر شاشەی ڕوودا و وێنەی مزگەوتەکانی کوردستانە بەردەوامە شەوی قەدر ئەمە هەولێرە مزگەوتی ڕێگای بەهەشت کە شەونوێژی بە کۆمەڵ مسلمانان بەردەوامە لە ئەنجامدانی شەونوێژی بە کۆمەڵ ئەوەک میوانەکەشمان باسی کرد یەکێک لە کارە هەرە گرنگەکانی زیندووکردنەوەی شەوی قەدرە لە ئیسلامدا هێویدار انشاء الله وتعالى نشارەکانی فەرموو سەفقان ولا مني دعاء كربايا ولو دعاء بکە سەفقان عفوا مدي بيام عزيزي مدي بيام عزيزي قريان والله پەیام عزیزی ئەم شەو بەڕاستی زۆر ئەمە بەس خەمبارە دوایی پرسیاری لێ بکەم راخوا دڵی بۆچی ئەوەندە یعنی پڕە بەس حەز دەکەم ئەوە هەڵە بدەیە ئێستاوەی لەسەر شاشە دەبینین و بە تایبەتر من مەزما هەندێک لەو قورئانانەی کەوا لە نوێژەکاندا دەخوێندرێ گوێمان لێبی وەرگرانی ڕوودا و گوێی لێبی بە تایبەتتر لە سلێمانی لە مزگەوتی ڕێگەی بەهەشت ئەگەر یان مزگەوتی بەهەشت ئەگەر قورئان خوێنی بە ناوبانجی کورد و جیهانیش ڕعد کوردی هەبی دەنگەکەیمان بدەنێ هاوکارانم لە ما شاء الله ملتي كرد أقاسي دلسوز بخداي جورره
تبي ما في حزاري صالاتني للسر ويد السوزيا هاني اي كاكا تبي دار ان شاء الله في شباب بيروز ولو يلا. تعالى اي كان صفحة للرجواب ما بليكاك اري للرجواب والله اري والله للرجواب ما بليكاك اري والله نخاسم الرجواب او جي شواش شر ولو بۆ ئومێدەی بەوەی کەوا ئەو ئاوارەیە ئەو دەربەدەریە ئەو نەهامەتیەی جەنگ کۆتایی پێبێ ماشەڵڵا دکتۆر وەکەی بیرن لە بەردەم مزگەوتەکانی مزگەوتی بەهشتە لە سلێمانی ئێستا پەیامنێرمان هۆرڤان ڕەفعەت لە سلێمانیەوە لەگەڵماندایە هۆرڤان سڵاوت لێبێ پێمان بڵێ پێشوازی خەڵک لە شەوی قەدردا چۆنە ژمارەی زۆر هاتوون بۆ مزگەوتەکان ژمارەکەیان زۆرە یاخود زۆر نییە بەڵێ سڵاوتان لێبێ شەوتان باش لە سلێمانی لە زۆرینەوە مزگەوتانەی کە نوێژی تا بەڕێواچێ شەوی قەدر بە بەرز و پیرۆز ڕاگیراوە زیاتر لە 250 مزگەوت هەیە کە تەنها نێو سنتەری سلێمانیتان بۆ باز دەکەم کام شەوی قەدر شەوی 27 ڕەمەزانی تێدا زیندوو ئەکرێتەوە ملەیەکێک لەو مزگەوتانی سلێمانیم کە مزگەوتی بەهەشتە یەکێک لە مزگەوتە زۆر قەرەباڵغەکان کە خەڵکێکی زۆری لێیە شانسمان نەبوو چەند خولەیەک پێش ئێستا ئەوەی کە دکتۆر ئادەم باسی کرد ڕاد محەممەد کوردی قورئانخوێنی نۆدەوڵەتی و قورئانخوێنی کورد ئەو نوێژی دەکرد ئێستا دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد ئەو لێرە پێشنوێژیەکە بە بۆنەی ئەوەی کە ڕاد محەممەد کوردی لێرە خەڵکێکی زۆر زیاتری شاتون چونکە خەڵک حەز دەکەن لەم شەوەیە کە شەوێکی پیرۆزە گویان لە دەنگێکی ئیمانی دەنگێکی تایبەت دەنگێکی زۆر خۆش بێت ڕاد محەممەد کوردیش خۆتان دەزانین کێکە لەو بەنگانەی کە لە ئاستی وڵاتانی جیهان بانگێشتەکرێت بۆ مزگەوتەکان کە پێشنوێژی بکە دیمەنەکان ئێستا خۆتان لە شاشی ڕووداوی بینن هەم لە نێو مزگەوتی باش هەم لە دەوری مزگەوتی باش کاتوان بەڵام زیاتر لە 8,000 کەس ئامادەن لە سەرجە مزگەوتەکانی دیکەی سلێمانیش هەڵبەت قەرەباڵغی هەیە ڕەنگە بەم شێوەی ئێرە نەبێ بەڵام قەرەباڵغێکی زۆر هەیە و لێرە بۆن من تایبەتمەندی چەند مزگەوتێکی سلێمانی حەزەکەم بۆ باسکەم لە نزیکەی 15 بۆ 20 مزگەوتێک لە سلێمانی لە کاژێر 9:30 شەوە دانیشتن بۆ ئەم شەوە پیرۆزە بڕێوە واتەوە نیە کاژێر 12 دەست پێ بکەن لە کاژێرنەوە دەست پێ دەکەن هەر دوو ڕکات نوێژێک نزیکەی 20 بۆ 30 خولێکی پێ دەچێت قورئانێکی زۆر ژمارەیەکی زۆر لە ئاەتەکانی قورئانی پیرۆز دەخوێنن بۆ ئەوەی هەم خێرێکی زیاتریان بکە هەم زیاتریش دەوێت کە خەڵک بە شتی دیکە بۆ نمونە مەشغوڵ بێ بە قسەکردن مەشغوڵ بێ حەز دەکەن بە قورئان خوێندنەوە مەشغوڵ بێ بۆی لە مزگەوتی بەهەشتوە لەسەر مزگەوتەکانی دیکەی سلێمانی بەم شێوەیە نوێژی قەدر بەڕێوە دەچێت و ئەم قەرەباڵغیە زۆرش هەیە بەڵێ زۆر سپاس هۆرڤان ڕەفعەت لە سلێمانیەوە کە لەگەڵ ئێمە بوویت بەڵێ بەردەوامین لە پارشیف و لە شەوی قەدر و بڕگەی تایبەتترمان بۆ ئامادەکردوون بەڕاستی دکتۆر هەموو ئەم شەومان تەرخان کردووە بە شەوی قەدر اینجا ئێستا میوانێکی دوو میوانی تایبەتمان هەیە و بە شێوازی تایبەت ئەم شەوە زیاتر شەوی پاشیوی ڕوودا و 27 ڕەمەزان ئاوادانتر و زیندووتر دەکەنەوە شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەوتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو هەر سیابەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیا ڕووی منە پۆشیوی عیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو بۆیە زوڵمەت پۆشە
نوری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقیکەن لەسەر ئەم ماه و ئەستێران و شەو نەبووە نابینی لە شەو مەحرەمترێ تا ڕۆژی حەشر نەبووە نابینی لە شەو مەحرەمترێ تا ڕۆژی حەشر پەردە پۆشە هەم دەمە هەم دەردی عشاقانە شەو شەو هەموو شەو چاوەڕێ ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو خۆر پەرستینە لە شەو فێری پەرستن بن کە ڕۆژ هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو فرقەتی ڕۆژە دەرونی کردە داغێکی سیا وەک منی سەودا زەدە ئاتەش گەدەی هیجرانە شەو گەر فیراق ئاگر هەموو ڕۆژێ لە جەرگی بەرنەدا گەر فیراق ئاگر هەموو ڕۆژێ لە جەرگی بەرنەدا بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوخاڵستانە شەو تیرەگی وا فەزلی بۆ نادەم بەسەر ڕووناچیە تیرەگی وا فەزلی بۆ نادەم بەسەر ڕووناچیە منشەئی ئیزهاری جیلوەی فەیزی سبحەینانە شەو هەر لە تاریکی شەوایە ڕێدرێ ئەهلی نیاز ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو تێبگە بۆچی بەجانن تالیبی شەو عاشقان نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو هێندە صاحب سڕە معراج و شەوی قەدر و بەرات خاصە جاتی ئەون و ممتازە بەم ئەسرارانە شەو هەر کەسێ تالیب بە دوڕی معریفەت کۆکردنە هەر کەسێ تالیب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە دوڕ دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو وەک خزر ئاوی حەیاتی فەیزی حەق ئافێتیە ئەو خودا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو برا دەست خۆش والله برا فیلمیسکی ئێمە دەرهێنا کاگە بیلال زۆر خۆش بوو کاک بیلال کەیوانی شارەزا لە عیرفان بەو دەنگە زوڵاڵەیەوە شیعرێکی زۆر یەکجار گرنگی فەیلسوفی گەورەی کورد مەحوی لەبارەی شەوی قەدر بۆ ئێمە خوێندەوە هاوکات بەڕێز سەیفوڵڵاش لە دهۆکەوە تەشریفی هێناوە بۆ ئەوەی ئەم شەوی قەدرە بەیەکەوە پاشیف ڕووناکتر بکەن زۆر بەخێر کەمیوانی ئێمە زۆر بەخێر شاک سەیفوڵڵات بخێرە هاتیە کێ خۆش گەلکی بتەلا خۆت بینن هەرێ وەڵڵا شەوی قەدر شەوەکە خۆی قەدرا زیندوو دەکرێتەوە ئێمەش خۆمان بە قەدر دەکەین کە کاتێک ئەم شەوە زیندوو دەکەینەوە پاشیف ئەم شەو بە قەدرترە لەبەرەوەی تایبەت کراوە بە قەدر وابزانم خواجە حافظی شیرازیە فەرمێت ئەگەر شەبها هەمیش قەدر میباشد شەوی قەدر بێقەدر میماند ئەگەر هەموو شەوەکان ئەگەر شەوی قەدر بوونایە دەتوانی ببوورە مایکەکە بەکاربینی خواجە حافظی شیرازیاڵێ ئەگەر هەموو شەوەکان قەدر بوونایە ئەوە شەوی قەدر بەبێ قەدر ئەمایەوە من ئەمەوێت لێرە لە خزمەتانە باسی وشەی لەیل لەگەڵ وشەی لەیلە بکەین لە قورئانی پیرۆزا کاتێک کە باسی شەو ئەکرێ تەواوی دەستەواژەکان مەفهومەکان جیاوازن یعنی ئێمە ئەمانوێت ئەم شەو لە ڕووی ئەدەبیاتی عیرفانەوە بۆ شەو بڕوانی شەو چ گرنگیەکی هەبووە لای عارفانی ئێمە مەسەڵەن مەولانا ئەفەرمێ شەو درێژە بۆ ڕازگوتن بەنووسن کورتی مەکەنەوە ئەیەوێ پێمان بڵێ کە لە شەوە هەروەکوی لە شعرەکەی مەحویە باسم کرد
أفرمي هند صاحب سر معراج وشوي قدر وبرات خاصة جاتي أو ممتازة بم أسرارانا شو أجا إما بما باز لشو بكين أبي باس لمدو مفردية بكين وشي ليل لقل وشي ليلة بله خوا لقرآن أفرمي ليلة القدر يعني ليلة القدر أجر إما دي قد بين وشي ليل كالقرآن هاتوا مذكرة وشي ليلش بهمان شيء مؤنثة بله بو لطواوي آياتكانا كبيوندي بليلة القدر ونية خوا بمذكر هنا آياتي أفرمي وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا يعني ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعث ربك مقاما محمودا بلام كاتك باسي ليلة القدر كافرمي إنا أنزلناه في ليلة القدر جواز يكتشي لنيوان أويكا أم دستواجاني تر بمذكر هنا وبلام بمؤنث باسي ليلة القدر أكا كاتك إما أمدو شيء جاء كينو لمفهوم عارفانا إتر أكوينا نيوان ما جراي أم حالتك داستاني شي قورا لقل خويا أهيني ليل واتا دا بوشرو بوشينر واتا سكونة آرامي بلام ليلى يعني بيداري وشونخوني وهلصان ودينقلدان بعزرة توبون بو ديداري حق تعالى بو ديداري معشوق ليرويا كاتيك أخوا أفرمي سلام هي حتى مطلع الفجر أفرمي عارفان أفرمون إنسان لو شوية قدر بياكا بو لبر أويك نشتماني دلي أم إنسانا بأندازي قردون فراوانا بي الله چونك أفرمي ليلة مضافة بولاي قدر مضاف إليه لو حالتا عرفاء علين أو قدر بو إنسانك أويك إنسان قدر بياكا عارفان أفرمون لو شواب يسمان بسكونتا پێویستمان بە بێدەنگیە لەو شەوە تۆ داخوازیەکان و احتیاجاتەکانی خۆت ڕیز مەکە و بیدەی بەخوا بەڵکو یەکش داوا ئەکەن لە ئینسان لە شەوی قەدرا ئەڵێن تۆ بێدەنگ بە باخوا ئیش لە تۆ بکە باخوا چاکسازی لە تۆ بکە چونکە هیچ شتێک لەوە خۆشتر نییە ئینسان خوا دەستکاری بکات باشە بەڕێز کەیوانی تەنیا لەیلەت القەدر نییە کە عارفان و گەورە زانایانمان لە شەودا باسی بێدەنجی دەکەن شەو بێدەنجی چەند خۆشن هەمیشە خۆزگە هەر شەو بە بۆچی لە شەودا دایانەوێت زمانی دڵ قسە بکە و نایانەوێ زمانی جەستە و زمانی خۆیان قسە بکە ئینسان لە شەوە ئەبێتەوە بەخۆی ئێمە هەر کە باسی سکوونەتەکەین ئینسان بەس تەنها لە سکوونەتە ئەبێتەوە بۆ خودە حەقیقیەکەی ڕۆژ هەمووی کەسرەتە بۆیە عورەفاڵێن لە شەوی قەدرایان لە تەواوی شەوانە ئەبێت تۆ وەحدەت پەیاکەی لە کەسرەت نەجاتت ببێ بۆیە ئێمە کاتێک کە ئەمانەوێ ئەم شەوە جیلوە بکە ئەوەیە کە تەواوی عورەفا خوازیاری ئەوە بوون تەنانەت لە کوچەی خەونێکە ئەگەر چی خەویشیان لێ بکەوێ لە شەوی قەدرا بەڵام ئەو شەوە زیندوو بێ بەلیقا و جیلوەی حەزەتی حەق كاك سيف الله شخو تجي ستران بيجن قصيدين اولي دبيجي اي ايني دبيجي اي تصوفي دبيجي تجبو تصوفي دبيجي نرينا تجبو تصوفي شي سر تصوفي زيادة زانينا منينا براستي هر بواري آهنگي إسلامي بيتر بري كردا بري دان تصوف عجبو إسلامي تانيان حركز نها يعني أم بيج مولانا خالد بحثا يعني ملاي جزيري يعني أحمد خاني أو تصوف بكردي دبيج تيجي بكردي دبيج شخوان باورية تشني إيتا تصوف بشكج ديني بشكج زانينا إسلامي وأولي تصوف ام بيجن خوارنتو اخي خازانه دبيجي كيك سيف الله ما من برسياري رونترد بكم او كاتك او اهنگ بناو بانك تخويند كان محمد مصطفى حست اكم او حستي درونته بو ما بلي وقتی او آهنگته تقدیم کرد به حضرت رسول اکرم صلی الله علیه وسلم و اصحاب حضرت رسول اکرم صلی الله علیه وسلم و دنگ دانوی کی باشی بو هست کم او هستی درونته بوی مبلی
يعني راستي او هست قالك جداية شو بيف يا احمد خاننا ما هندكي زيد عربي وفارسي تدابو ما هندكي قوران كردي ومن آواز كيرو جو يعني بر زيادة بارامنتدانين أو بركة حضرة محمد عليه السلام وبركة أحمد خاني بان هستي خوي باقش كو نويسية يعني أمتني أوان حاز آماده كربو يعني أو بري از بويشي وي بيجم من قصيدة كيجي قوت وقصيدة من قوت بو باجي از فكريم اف قالك خوش يعني از قالك فكريم ديوانا دا مسح كري يعني يا هري خوشكو بحثا محمد عليه السلام بو من او خوشتر هات مجي آواز كر و راستي يعني او هست مرمنش بيجا هستا كي جداية هستا كي كناي قوتن بيجن مرف تدا برزد بد دنافس وان قوتن و بيوا دا دحلة ويرانجي مرف تينا زمان باشا انجا كاك سيف الله تولا كي كوانا ميوزيك تكالي سرودي آيني كرد وقصيدة أولي كرد ولكي كوالا باكوري كردستان تولا تشوينك ودستت بكرد از اصلی خو خلکی دیاربکر آمده ما الباطماني مازن بو ما بچی کیا خو و بريجي من ستران دقوتن هش بزارو که 8 سالی از 12 سالی بوم ستران کومک ستران بیجی کومکی بوم سالا 1989 ایدی یعنی کردی برنگه کی وصابو هر ام چون حفله کی آن دعوته کی پلیس ام دگرتن دبرن پشتی دعوتی ام دبرن قطانك باش لما دا ام دا ایدی بیچاره بون باشی من بريار داز رنگی اولی بیجم کاچوایه بلکی بچکی ما بهیل راستی وقتی اولی مگو هیچ بهتر اولی بکردی تگو کردی دست پیکا ام بیجن ستران کردی و آینی بكردي من دست بكريه وحتى يعني من دم بهم برسياري هي بس هستي تو لكاتك جوراني تقولتيا دواي إنجا سرود ومناجات ديني تقولتيا هستكاني يعني إحساس ديني بو من خوشتر وباشتر بو زياتر هست بعاراني دها بيتر طعم أو لذت بيتر يا إستكاك سيف الله تشيت بوي ما حاضر كده برام ما مستا سلاب روز بو همی بینرین قناة رودا و بو من شانازیه کد ویشه بقدر کو بهای و هزار مهیده ها مازن تره از میوانه و ما و هر یک بو من هون هر یک اوی که زور دو بنه واقعا من گلک تشتهنه دور خوزی ادخوازم تشتکی ام سرودکی بیجن دو ام پیک و كان محمد مصطفى يا مثلا اول برومان وی وره ام بیجن دو ام پیک و بیجن اگر هون آلی کاری هم باشه بس شاف بس سر ام بچن وی آن وی كلامك حزدكي بروي بعد جماعاتيش حد جناب الدربوي مشكلة فرم برو عم اللي راد يا كلامك تهروي ابرو جناب الفرمو مايكا كهي لبي مايكا بلى باش دفترها فرد بكك سيف الله دفترها فرد صفقة توجد ليلة قليان ها توجد بيجي وي توجد بيجي باشا بام اتو لقل صفقان مايكا كانتان بدل بك باي
ويوانا عشق محمد رضا ويوانا سنة أحمد رضا ويوانا صبي آخر ويوانا ويوانا صبي آخر ويوانا Suya hasret topraklara, dağlara, güne hasret yapraklara, dağlara. Bahar geldi gelecek dağlara, bahar geldi gelecek. شباك بيروزة وورا شباك بيروزة وورا هنا دلم لسرسوزة ورا هنا دلم سرسوزة Ağlayın bize ağlayan zamana ağlayın, esir alınmış Kur'an'a ağlayın, ölüm geldi gelecek ağlayın, ölüm geldi gelecek. ويوانا عشق محمد رضا ويوانا سنة أحمد رضا ويوانا صبي آخر ويوانا ويوانا صبي آخر ويوانا Gülmekli dahi gitmeyin belengaz, gülmekli babura etmeyin hırkas, gülmekli rojet kuda gelekin, gülmekli rojet kuda gelekin. شبشبا قدري ووران شبشبا قرآني ووران شبشبا قدري ووران شبشبا قدري دعاك شرالي كردستاني دعاك شرالي كردستاني دەستان خۆش دەستان بی خۆش خۆش بی دقل دنیای دی سعات خوش سپاس بۆ بەو ئومێدەی کە دەست خۆش کاک سێگوڵم هەر ساڵ بەو ئومێدەی کە بەڕاستی هیممەت و بەرەکەتی پێغەمبەر صلى درودی الله خوای عليه لەسەر بێ وسلم لەو مەجلیسە و لە هەموو مزگەوتەکان ئامادە بی و دوعا و نزاکانمان قبول بی من دڵیام لەوەی کە
ئەگەر ئێوە بەڕاستی عشقێکی بەهێزی پێغمبەرتان نەبێ درودی خوای لەسەر بێ ناتوانن بەو هەست و سۆزە گەورەوە ئەمە بخوێن. کاک دکتۆر ئەگەر ئینسان هەست بکە یعنی فکر بکە وەختی گەرەک یا ئاهەنگێک یا شعرێک لە مەقام و لە مەدح و لە سەنای حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم ئیجراکە یعنی دەخوێنێ وەختی ئەوە عەزەمەتە تصور دەکات لە بەرچاوی یعنی بڕوات هەبێ ئەهلی ئیمان کە کاکە بلال عەرزی کرد ئەو عارفانە وەختی کە ئەو عەزەمەت و ئەو مبارەکی حەزرەتی فەخری عالەم صلی الله علیه وسلم دێت بەر چاویان یا دەڕوونە خزمەتی حەزرەتی فەخری عالەم یعنی بێگومان یعنی ناتوانین کەس ناتوانێ خۆڕابێ. کاک بیلال چی بۆ ئامادە کردی؟ کاک بیلالگان باشە دواتر تۆ پێشکەشمان بکە بەڵام بان و هەندێک زیاتر باسی شەو بکەین لەگەڵی بە تایبەتر شەو حزورێکی زۆر بەهێزی هەیە لە ئەدەبیاتی عرفانی ئیسلامی بێگومان ئەو شعرەی تۆ یەکەم بەشداریت لە پڕۆگرامەکە خوێندەوە نەبوو نییە لە شەو مەحرەم تر بۆچی شەو ئەوەندە مەحرەمە؟ شەو ئینسان ئەتوانێتایە دڵی بکاتەوە و ئەو ڕازەی کە لە ناو ناخایەتی بەبێ هیچ ڕووپاماییەک بەبێ هیچ زۆر لە خۆکردنێک بەخوای بڵێ ینی چۆن ئینسانێک لەگەڵ مەحرەمەکەی خۆی چۆن قسە ئەکا چۆن ڕازونیازی لەگەڵەکە چۆن مەسەلەن وای لێ دێکە ئەها سنوور نامێنێ لە نێوانیانە ئەخر ئەمە زۆر مهمە ئینسان دەرکی ئەم حاڵەتە بکە یعنی ئەوەی کە ئینسان کاتێکە ئەچێتە خەڵوەتی شەوەوە یعنی ئەوەی بۆ ڕوون ببێتەوانێ کە تایە ئەم ڕۆحی ئینسانە ئەوەنە گەورە ئەبێ بە پانتایی گردوون تایە ئەتوانێ ڕاستە و خۆب خۆی ببێتە جێگە نەزەرگەی یعنی حەزرەتی حەق بۆیە مەسەلەن مەحوی لە جێگەیەکە ئاڵێ دەبێ حورمەت بگیرێ جێ نەزەرگەی حەزرەتی یارە ئەوە خوا خۆی نەزەری لە دڵی ئینسان کردووە دڵی ئینسانی ئاوا گەورە کردووە ئەم شەوە خۆی باعیسی ئەوەیە ینی ها سەیریکە هەر مەحوی لەو شعرا زۆر زۆر جوان ئەڵێ شەو ئەگەر نەبوایە ڕۆژ ئەم قیمەتەی کەی دەسەکەو یعنی ئەوە ڕۆژ ئەگەر قیمەتێکی پیا کرد بێ شەو پێیداوە چونکە شەو وەکوڵێ هەر لە شەودایە ڕێدرێ ئەهلی نیاز ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەی خاسانە شەو جا یەک شت هەیە زۆر زۆر گرنگە لەمایە ئەگەر ئیشارەتی پێ بکەین ئەویش ئەوەیە عاریفانی ئێمە بە شەوە ینی هاتوونەتە حاڵەتێکەوە کە تایە خوا جیلوەی کردووە تایانە ئەمە زۆر زۆر مهمە ینی ئەمان ینی خوا بەو هەموو دەستکراوەیەی بەو هەموو ینی خۆشەویستیەی بەهوو مەحەبەتەی بۆ خەڵک لە عاریفانە ئەمە جیلوەی کردووە ئەجێڕنەوە ڕۆژێک یەکێک لە عاریفەکان لە سەربانی ماڵەکەی خەریکی ڕازونیاز و مناجاتە لەگەڵ خوایە کابرایەک بە کۆڵانەکەیان هاتێ ئەپەڕێ بە سەرخۆشی و مەستی و خەیاڵی خەریکە ئەکەوێ کە خەریکە ئەکەوەیەک ئەڵڵاکە بەڵام لەواشا دوو لە ڕووی جەنابتان و بینەران ئەڕشێتەوە عاریفەکە یەکسەر خێرا ڕاکاتە خوارەوە و دەسڕێک دەرێنێ و دەمی بۆ ئەسڕێ جوان جوان ڕۆکاتە ئاسمان ئەڵێ خوایە ئەوە من دەمیم بۆ پاکردەوە تۆش دڵی بۆ پاکەرەوە تەواوی عورەفائیشیان لەسەر ئەمە کردووە یعنی ئەم نورە دەربکەوێ یعنی ئەگەر لە شەوە ئێمە نەمانتوانی ئەم نورە یعنی دەرخین لە حیاتمانە لە ژیانمانە کەواتە هەموو شەوەکانمان بێقەدر بووە نەکرد بەش بە تەماشاوی جگەرخوینجی دەبێژێ هەلبەستوانێکی جگەرخوین هەلبەستانی گەورەی ڕەحما خودی لێ بێ دەبێت تاریکا شەوا هجران جرایەک سیفەتم یارب جەسەر حتا پیالەوران بجارێک بێکەتم یارب قیمەتی شەوێل جەم هەر کەسێک گۆ عارف و قدرێک جا هەر ئەمە عارفان عفومکە زۆر ئیشان لەسەر ئەمە کردووە کە ئەم نورە دەرکەوێ جا کاک بیلال پرسیارت لێ بکەم بزانم لەسەر مەحوەی شەوی لەیلەتول قەدر ئەو شەوانەی کە لە ئیسلامدا باسی کراوە چەند تەئسیری لەسەر ئەو عیرفانەی ئەو هەبووە و ئەوان هەبووە هەر نەکەر مەحوی تەواوی عورەفا یعنی گەورەترین کاریگەریان لەسەر بووە کاتێکە باسی شەوە کرێ یعنی ئێستا گەر مەسەلەن مەولەوی بە نمونە وەربگرین مەولەوی کاتێککە سەفەرەکە ڕوا بۆ کەرکووک بۆ لای شێخ عەبدوڕەحمانی خاڵس شەوێکە تایە تەماشاکە شێخ عەبدوڕەحمانی خاڵس لەسەر حەسیرێک خەریکی عیبادەتکردنە خەریکی ڕاز و نیازە ئەمی شەرکەی بینێڵە شەون خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گردووتەن دۆست خەوەردارن
ئەویش کاتێک کە سەلامەیەتەوە بۆی تەواوەکە ئەڵێ ئیرادەم ئینەنوی کەڵپۆسەوە شەو ناڵینەوە شەنوەلای دۆسەوە کاتێ ئینسان لەگەڵ دۆستی حەقیقیە یعنی چۆن ئەڵێ هامڕاز ئەبێ هاوڕاز ئەبێ ئەگاتە ئەوەی کە ئیترها نورێک لە دڵیا پیا ببێتەوە بە ئینسان ئەخر ئێمە مشکلەکەمان ئەوەیە شەومان نەماوە بۆی ئینسان کەم بۆتەوە وەکو مام هێ من ئەڵێ هەمووشت زۆرە بەنی ئادەمی کەم بەڕاستی ئێمە پێویستمان بۆ هەیە شەو دروستکەینەوە بەداخەوە شەو ڕۆژمان لێ تێکەڵاو بووە نازانین بەڕاستی یعنی شەومان کێ و ڕۆژمان کەیە بەڵام ئەوە تایەکی شوکو مۆلانا خالی دەڵێ چی ئەڵێ شنۆی نەشئەی نیشانەی شەئنەوە بۆ من لە کۆسار دێ لەگەڵ بای بربەیانە بۆم دەرکەوت کە بۆی یار دێ هەموو ئێشی دڵی ڕێشم ئەوە بۆ خاکە ساڕێژ بوو خودایە ئەم دەوایە چۆن لە بۆی مشکی تاتار دێ ئەڵێ چی ئەڵێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداری تەماشاکەن چ فەیزێکە لە سای بەختی دڵدار دێ ئێمە هەمومان بێدارین ئەم شەوی قەدرە بزانم لەو شەوی قەدرە بیلال کەیوانی چیمان پێشکەش دەکات اینجا فەرموو بەس ئەو مایکەی ئەوێ بەس ئەوەی ئەوێ بە بزانم دەنجی زۆر ئەوە نەبوو ئەو لەگەڵە خۆت بیبە بەڵێ ئەوی ئەمڕۆ بە دەوری تاختی ئایا هەل هەلەی مەخلوق ئەوی ئەمڕۆ بە دەوری تاختی ئایا هەل هەلەی مەخلوق لە دەوری ناشیا سبحەی دەبینی وال وەلەی مەخلوق بەپەلپەل کردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیا بەپەلپەل کردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیا دەبوو قەد بە حەدا نەبوایە بۆ دنیا بەلەی مەخلوق بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا سەرابێ بوو بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا سەرابێ بوو هەموو دەشت بە خنکان و لە وشکی شامەلەی مەخلوق هەموو دەشت بە خنکان و لە وشکی شامەلەی مەخلوق وتم کاکە شیاو ئەگەر ئینشاءالله چون پرۆژمان کرد لەگەڵ کاکە بیلال و لەگەڵ کاکە سەیفەڵ نەماوە کاکە ئەگەر بتوانن وەڵی کۆنتڕۆل گرنگە بەیەک ئەگەر کاک ئەگەر یا ڕستۆیە شەی مەدینێکی پێکەوە بخۆین ئەرێ وەڵڵا وەڵڵا ئەخۆ ئەو کاک سەیفەڵە ناتوانین بیخوێنی کاک سەیفەڵە ناتوانین بیخوێنی پێکەوە بیخۆین پێکەوە هەل دەوێت دانشە جناب تەشریف بێنێرە کاکە بیلال
داستان خوش خوش، بێ، ڕۆژتان خوش بێ. ساغبێ. گەل ناهەنە زۆر جوان. زاني ساعات خوش أوا كاني محمد مصطفى تجمر قلت عري والله، عري. والله بود نوتي بيجن بيك فهمي أنا بيجن بيجي باش كاكا. بەس پێشەوە یەک دوو پرسیاری لێ بکەین. كرمك سەیف الله بله تو یعنی گەلک باش هاتی و گەلک تشتێ مهم گوتن پشتی تو تقریبا بەرزە بووی مدوێت یعنی سەدەمە هەندێ هۆکارە هەندێ چنە و تو کەنگی دێ تشتێ نی بۆمە بێژی مامۆستا هەندێک ئەگەر هەنە بەلکی نەدرستە ئەلبر بێژم ئەوێ درست بی و بێژی یعنی هەندێک ئەگەر هەنە ڕاستی ئالی ئاینیدا ئەز سترانبێژێ ڕێخستنێکی بووم 20 ساڵ ئەمە ئەس بێژم پاشێ من هەندێک تشت دیتن ڕاستی نەلگۆرایی ئەو کارێک و مە دکرد ئەو تشتێ مە دگوت نەلوێ گۆرایی بوو مژی گازندێ خۆ کردن ڕێخستنجی گازندا قبول ناکە yani her bêje ew reş e geret bêje reş e babu spiye neşim in kara çavê xwe bikim wê em jek cuda bûn gelek tiştê nexweş çêbûn dilê meriv car dêşê ama spas bo Xwedê ku min bawerî bi wî heye dizanim yê ku nakeve her li piyaye ew e bo wê ez her li ser bîr û baweriya xwe me سرباوریه من نوکشی هر از بردوامم من سترانه آینی جی هنه ده ها بهتر نه از یه نتوی سترانه نتوی نشتمانی از دبیجم سالی پروژه نو یه آینی هنه ملبر از کان محمد مصطفى به شیوکی عالمی چکم کو بمینه و بمینه من موزیکی و تشتوی آماده کرنه گلک کم مایه بو کلیب کرنه و راستی من پیدوی هیا چونکه گلک مازنه سناریو اوی پرکی مازن لازمه من افت خوازم اف ستران بمینه وقتی جی من هنه قاندی نده ستران سرود آینی کو از چیکم کەوا پێویستت بەوەیە هاوکاریت بکەن حکوومەت یان خەڵکانێک بۆ یعنی خەڵک بە حکوومەتە ڕەبەن هەر کەس ئێریشتکە سەر حکوومەتێ ئەو ئالیکاری بکە نەوسایە کۆمپانیایە بە ئالیکاریە یەک و دوو بکە ئێستاکانی ئەمێ وێ بێژن درستە باشە کانی محەممەد مستەفا دەشێ بۆمە بێژی ئەمە بێژن ئینشەڵڵا دگەل وە صاحب بيت الحرام جبرائيل لتكر سلام كان محمد مصطفى كان قالو شاه عظم كان ناسخ فوت صنم كهف الأدب
والعلم كان محمد مصطفى كان محمد مصطفى يا شفيع كان خدي وقلب رقيق كان أبو بكر الصديق كان محمد مصطفى كان قالوا كهف الصحاب كان معدنا صدق وسواب كان عمري كري خطاب كان محمد مصطفى كان محمد مصطفى الدنيا بوانما عيبك وان سرفون غما ناجون ريوان هردما جاء محمد مصطفى جاء محمد مصطفى جاء محمد مصطفى الرئيس دستو چاوتان خوش بیو براستی دگل و خوشتر لی والله زور دنگ لدنیای دنگ لدنیای بو من شانازلق مازن راستی امني بابوني جنابته بخواي من زور خش من زور حزب لو هانجا هرساخ بن او خوش دی تنادلی و دستان خوش بیو زور سپاس ده يسكاك بلال قال من اللي خزبتك والله من حزدك كم بردام بخوا حزدك بردامي من هذا مثال كاكسيفال ام بيجن او شبه قدري عبرا 5 دقيقة 10 دقيقة قدري بشبه بقرن چی بلم کاک سه 5 دقیقه خوش بخیر با هاو باش بیت هر سکتا چی بلم کاک بلال فرم والله لا خزمت ده چی بلم کاک وتي ليش تكتب حزه كان بيلي حبيبي كاك حبيبي ليدا تاشي على كيفينهم والله كاك بيام زور خوش اوش خوانيت ها زور خوش اوش والله ترى ببوني او على باش خوش بولا كاك فيلم حبيبي حبيبي نور عرش الله حداد بين يا رسول الله
بقنا لدرقي مرحبا مشوا لابو تعظيم وتكريمي بهات المصطفى مشوا لابو تعظيم وتكريمي بهات المصطفى مشوا حبيبي يا رسول الله شفيعي خير خلق الله حبيبي يا رسول الله شفيعي خير خلق الله طبيبي نور عرش الله فداك بك يا رسول الله برشاوة ضيم أغلامي دوم وفاتم هرلا برشاوة حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي يا رسول الله شفيعي خير خلق الله طبيبي نور عرش الله بدات بهم يا رسول الله خوش كاكا بلالي بريز خوش وتنقر الدنيا بي نبرا بخوا نبرا هلا اول شاتي برا هم شهادت ديم وتد كاكي مانجي رمضان او مانجي ما شاء الله زور جناب الماندوبيت ولا لبواري اهنج ومناجات وسرود وشعر ما شاء الله هشو جناب بردوامي كاك بيام ما بس اوابو كيمل خدمتي جنابتو كاكي سيف الله بي بله دستي تسام متخص كاك سيف الله شنور مقامك كيبيش ولو سر ايني بولو تسموك موالك بجند الموال كاتمان ايجا كات نمو كاكسيبان مو كاتمان نايتي ايجا كاتمان هما كاكسيبان ما راح نبي كاتمان نا ايجا يعني ايجا كاتمان نمو كاتمان ديار نمو اقرنا يلا مقامك يكون حسنك ينفرموا مخو عبيد خودي واتشي امشو كاكسيبان ما قرزار كردوا كاكسيف الله كان بلال ها ما اواد تكيمو بفرمينو فرمو موال هم مقامك تناول الحسب اذا كي İslam gelek tu şirini jeşkatem dilberinin tuiruna ya çaba emvedini tedbini زور سپاس كاكي بلالي بريز براستي زور خوش بالله خدمتي وابوين ان شاء الله هاد بردوام زور بخير بين والله حزم انا كنت هاكو تايب عند الخيرات والله كاكسيبا هل ما قرابه ان شاء الله كي هاد بردوام ان شاء الله سلامتك زور سپاس ماندونا بين من دريج بين بهیوای کاری جوانتر بهیوای و همیشه بتان بینینەوە ان شاء الله لەبۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمان و خەڵکی کوردستان زۆر بەخێر بێن دووبارە زۆر سپاس کەمیوانی
بخير بێ کاکە بلاگەن زۆر خۆشحاڵ بووم کاکسێ بڵاگەن زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس من لە سلێمانیەوە هاتی عەزێتت کێشە زۆر سپاس کاک باکوورەوە هاتی مەمنون وڵات ئەو کاکسی پانەم شە بۆ ئاکە نەهێڵێت تۆسێک ناجات بڕۆی سەفخان براوەی شەوی ڕابردوو ڕادەگەێنین کە لە مناجات و پێشبڕکێمان هەموو کە ئەو کۆتا بەشدار بوو کە بەشدار و لەلای ئێمە سەرباز تۆفیق لە هەولێرەوە کە لە پێشبڕکەی مناجات بەشدار بوو توانی زۆرترین دەنگ بەدەست بێنێ سڵاو و ڕێز بۆ خەڵکی بە شەرەفی هەولێر بەشەرەف کاکە واقعان زۆر زۆر ئەمن هێوام خۆش دەوێت زۆر زۆر بەشەرەفن بژی کورد و کوردستان شارێ دڵگیر با پێکەوت گەبیستی بین حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله محمد نور عرش الله حبيبي خير خلق الله يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هكذا عشقتا دڵی مەشتێنە دڵی مەشتێنە بتمە مەدینە بوەستم بەپا بوەستم بەپا هەرزابم بە سڵاو سپاس کە تا ئێستا بەم شەوەی لەیلەتول قەدرە هەتاکو ئێستا لەگەڵ ئێمە بوون بڕگەی میوانەکەی تو خاوەنکار و ژنەی سەرکەوتوو میوانەکانی خۆمان لەگەڵمانایە ئەم شەو ڤیان سادق میوانمانە کە گەورەترین خواردنگەی دلیڤەری هەیە لە هەولێر خاتو ڤیان زۆر بەخێر بێت ماشەڵڵا بۆ جلە کوردی و کاکسی پان نەتان هێش جلێکی کوردیش لەبەرکەم زۆر بەخێر زۆر بەخێر بێت خاتو ڤیان اینجا بۆمان باس بکە بیرۆکەی خوانی کابان چۆن لا دروست بوو باسی ئەو چیرۆکەمان بۆ بکە وڵی خوانی کابان ئەوە بوو هەر بەخۆی لە بیداتەوە حەزم کرد بسنسی خۆم هەبێ سەرڕای ئەوەی من خەریجی کولیەشم بەس ینی زیاتر خۆم لە بواری خواردن دروستکردن و شیرینی دەدیت جا حەزم کرد ئیشێکبی بۆ خۆم بکەم ینی خەڵک بخەمە سەر ئیش کەی دەست پێ کرد والله تقریبا 2 ساڵ هەیە بە ڕسمی ینی ئیجازەم هەیە و ڕستورانتێکی گەورەیە خوانی کابان خۆت خواردنەکان چاکەی وڵا خۆم ئەوەمە ینی ئەوەی سەرەکی منم بەس نەفەریشم هەیە چەند نەفەر لە لای تۆ ئیشەکەن ئێستا حالیان 5-6 نەفەرەکە و لە بەرنامەشمدایە زیاتر بکەم ئینشاڵڵا خۆت خەڵکی کوێیت من خەڵکی لای بارزانم بەڵێ ڕێک زمانی دیارە شێوازی قسەکردنی اینجا ئەو خواردنانەی کە دروستی دەکەی زیاتر خواردنی کوردیە یان خواردنی شەرقی غەربیە شەرقی کام خواردنە تەڵەبی زۆری لەسرە والله بەعام یاپراخ دۆڵمە یاپراخ دۆڵمە زۆر ڕاوەستە سڵاو لە خەڵکی بەشەرەفی بارزانیت منتەقەی بارزان لە هەمووتان من زۆر تێکەڵاوی لەگەڵیان هەیە سڵاو لە خەڵکی بەشەرەفی بارزان لە جیاتی هەمووان سپاس دەکەم شتە فێم کرد گوتە خوندیە بەڵێ دەچمە خوندیە تەربیە کۆمپیوتەر زانکو سەلاحەت ئێتە ینی خواردن چێکردنا خواردنی وە کیوایەتی بوو لەگەڵ والله هەر لە ینی لە منداڵیەوە حەز و خولیای خواردن دروستکردنم هەبوو چی شتێ زۆر زۆر خۆش دروست دەکەی والله هەموو شتێک بەخۆم نا یەکێک لە هەمووی خۆشتر با من بڵێم بە حەزت لە چ خواردنێکە بەخۆت ئەمن کە بەخۆت دروستی بکەی بەخۆم دروستی بکەم شێخ مەحشی زۆر کەوا ئەوەی خۆشترین دروست دەکەمان هاوسەرەکەشم زۆر زۆر حەزی لە کفتەنی دەرە کفتەت زۆر خۆشە یعنی منافەسەی کفتەی سلێمانیەکەی واللهی ئەمن نازانم کفتەی سابونکەران زۆر بەناوبانگە لە سلێمانی کفتەی گەورەکەورانیش تەڵەبی زۆری لەسرە مشتریمان هەیە لێرە لە هەوی کفتەی سابونکەرانی واللهی نازانم هەر شتێک ینی هەر ببینم دەزانم کو دروست دەکرێت ماشەڵڵا چونکە حەزی خواردنم زۆرە ینی حەز دەکەم خواردن دروستکەم شیرینی دروستکەم شیرینی چی زانی والله هەموو شیرینیە ترالی چازانی بۆ کاک پێیان والله بەس سینیەکە بۆ کاک پێیان بێنە هیوایەتی خواردنگەیە بەس زۆر شیرینیش تەڵەب دەکرێتم
باشە باسی تەڵەبات دەکەی ئەو تەڵەباتان ئەوانی داوا دەکەن لە بەڵێ. سنووری ناو هەولێرە لە شارەکانی دیکەی کوردستانە لە چێ؟ بەخۆی لە هەموو شوێنەکە کوردستان یعنی لە دهۆک لە سلێمانی لە هەڵەبجە لە سلێمانی کەرکووک؟ هەر زۆر من لێرەوانی داوای لە بردن لە خەلکی سلێمانی دەکەم فانەکانی من هەمووی لە سلێمانین و دەزانم من لە سلێمانی چونکە کاتێک پۆست و ئەوانە دەکەم من بۆ خۆم ینی ڤیدیۆم دەگرت ینی 4-5 ساڵ دەبێ من دەستم کردێ بەو ئیشە ویستم خۆم بناسێنم ئەوجا ڕێستۆرانتم دانا كاك دكتور خۆ جارێکی مە بەحسا خواردنێت کرد لە ڕۆژاوا مەگوتی شتێک وڵاتی مە هەیە لە ئەمریکا شتنەی بۆچە هەمە و قنێبەر هوژێر کنگر قنگرە بە گویرزێ ئەوە خۆشتری شتە باوکەگیانەوە خۆشتری شتە دەرمانیشە ها ئەو خواردانەی کە لەو هونباشی دروست دەکەن باشتا چێ دەکەن یعنی کنگر بە ماسی ئەو شتانە دەمەوێت قسەی خۆم ئەوە بکەم خەلکی سلێمانی زۆر تەڵابی خواردن دەکەن بەس لە بەرنامەمدا ئینشاءڵڵا لەوێش لەقەی بکەمەوە باشە هاوسەرەکەت خەڵکی کوێ هاوسەرەکەشم هەر خەلکی لای منتیقەی بارزان شێروانیە ئێ باشە کاکسی پانەمەوێ بزانم چۆن پشتگیریەکە خەڵکی کوێ زۆر پیاوی کوێ زۆر وڵە هاوسەرەکەم یەکەم و گەورەترین پشگیری من بووە بۆ هەموو شتێک زۆر سپاسی دەکەم لێرەوە بەڕاستی ینی لە هەموو هەر فکرەیەکم کردبێت بیرۆکە هەر ئیشێکم کردبێت زۆر پاڵ پشتم بووە و دەعمی لە هەموو ڕۆیەکەوە دەعمی منی کردیە مادیان مەعنەوی و نەفسیان جاری وە هەبووە لەوانە ینی شتێک هات بیتە پێش ینی ماندی ببم زۆر هیلاک بووبم دەرەقەینە مادەم ئیشەکەت کرد ینی زۆر پاڵ پشتی من دەکەتن دەری هەتا سەردەبی ببە سەر نمونەتان زیاد بێ مالێکی هەولێرێ ئەم ڕاوەتکردن ڕەمەزانێ کەیچی سەفخان بەبێ ئێمە ئێجا شتێک گودانی بوون سەر ماسێ پێکیە پشتی خواردنێ ڕێواز شتەکە بوو ناوی ڕێواز بوو باڵکێشترین خواردن ئەو خواردەگەلکی خۆش زۆر خۆش یەکەم جار بوو خۆی ئەو بەجددیتانە یعنی هەر سێکتان ڕۆشتن منتان نەبێت ناوی ڕێواسەکە هێنا کەوتە دەرێ ئیجا ناوی ڕێواز لە ڕۆژاوای کوردستانی ناوی کەچاندێک ڕێواز مەبەستم چیە ئەف کەلو پەلێ بەهاری گچێ دەبل کوردستانی هونجێژی هەوڵ نادن خواردنەکەی ولۆ باڵکێش چێ بکەن خۆش چێ بکەن خودە ئەوش تەڵەبی زۆرە لەسە هەی خواردنێت گیۆیش یەت کوردەوەری تۆڵەکە و کەنگر و ئەوانانی بەلێ وڵا کنگر چۆن چاکەن ئێوە وڵا کەنگر بە پیاز و هێلکە لە ناوی دەکەن ئێمە وا ناکەین ئێمە گەبرنێمانی کنگر ئاواوەکو شفتە پانیە کاتەوە و دوای خاتە ئارد و هێلکەوە و سوورەکەەوە ئەوهاش درستی دەکەن بەس لێرە خەلکی هەولێر زیاتر لەگە هێلکە و پیازی دەخۆ بەڵێ خەڵکی هەولێر حەزیان لەگەڵ ئێمە وەکو ئەیکەین بە کنگر بە ماسی وەکو کەنتاکی هەن سوورەکەن لەناو ئارد و ئەمەش ئەوها درستی دەکەن بەس لێرە بە حکومەوە هەولێری هەمی خۆشترە دابا حسا شيخ محشي كر شيخ محشي باور دكم بالكي داخل سوري تشد الهندر تشد بالشام وحلب ايوه هم شنو تشد دروس دكم الشرقي الهمج تشد يعني خرتك انا مجرد خرتك وجرد بدول والله بنا وكي همنا وعشت كان ها لسر يعني ستباخ تشد بي نفرني تشد بي وشي وزوج زور شي بۆ نمونە کەسێک بێوێت دعوتێکی هەبێ یان میواندارێکی گەورەی هەبێ ئەتوانێت لەلای دە باشە دەی فەرموو نانا کاکەم بابینماتێک لەسەر پرسیارێک بابینماتێک نەچێ فەرموو بەخوات و یڵی باشە ئەگەر کەسێک بە قەولی کاک پێیان دعوەتێکی گەورەی هەبێ میواندارێکی گەورەی هەبێیان لای تۆ توانێت خواردن داواکە ئەدی ئەرە وڵات چەند کەس حتا وەکی کەس 100 حتا 600 کەسیش هەمان بووە خەتوبە بووە هەنی مناسبات زۆر وەردەگرین بەێ ئەنجە فەرموو سەر پرسیارەکان بۆ ئێوە دەفەرموندەی خانەوادەکەتان بێجگە لە خۆت ئەوانش فێری کاری ئاڵێن خواردن دروستکردن کردووە خوشکێت برات نازانم چێ لەگەڵتە لە ینی لەگەرم ناوەڵا کەس لەگەلم نییە بەس هەموو ینی بەعام عایلەی من هەمووی زۆر پاڵ پشتم بووینە و لێرەشەوە سپاسی خەسووشم دەکەم ینی زۆر وەک پشگیرێکی گەورە بووە بوو من کە گوتم بابم هەموو ینی دامی لە مارکتەکانی هەیە وڵات زۆر جا کولیچە بەل ئێستاش تەڵە بدەکرێ بەسەمە چونکە بەبوونەی جەژنەوە تەڵەبیەمان گەلێک زۆرە ئەمە هەر بەبەر مشتری خۆمان ڕۆ زەحمەتیە کارێوە چنە چ زەحمەتی ئاستەنگی دێ پێشیاوە
خدي بوشة الحمد لله زحمتي حتى كواني تشتيكلوا لبداية هندك هابو عطاء أو إجازة مدارينا هردا مش جارك لتلفزيون دار بكم أو قلاية بكم براستي يعني زور بارجراني دخنا سر أو كسيدة إيش بكات لدائرة كان يعني لباج زور زحمت بو يعني بوچی خريب زحمتك چیه؟ زحمتك يا حتى إجازة إيشد بدنه يعني بورك دو محامي مقر يعني لبقى روش تأخير بو يعني إجازة دربينم شوينكي جاورا بقرم بداية شوينكي جتشكبو يعني بخوم حزم ذاكر يعني شوينكي جتشكبي هذا تجربة إيشم زياد بي أوجا شوينكي جاورا مقرت هيج عيبي نبو استخلك بو رستورانتي جاورا استعمل من نفسي رستورانت جاورا كان ذاك يعني لها مو أبليكيشن كان شوار أبليكيشن من هيا يعني بجدي طلب يوم أنا وندا زورة لسر شي؟ لا أو أبليكيشن أنا هنا الابليكيشن كان هاد نعم خلط ناوي كسب داد پروین گشتی ما کوتاهی برنامه سپاسی جناب دکتر زور بس خير بي ونمونات زياد بخاتون ممنون سپاس